ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت زۆرێ لە وڵاتان باس لە زیادبوونی نەخۆشەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەکەن لە وڵاتەکەیاندا. هاوکات ئەم ڕێکخراوە دەڵێت کاریگەری پەتاکە لە هەموو دنیا وەک یەک نییە و ئاستی کاریگەریەکانیش گرێدراوی چۆنیەتی هەڵسوکەوت و بەرەنگاری وڵاتەکانە. نزیکەی لە ١٧ هەموو حاڵەتانی کە هەفتەی ڕابردوو لە ئاسی جیهاندا راپۆرت کراون لە 10 وڵاتەوە بوو و نزیکەی نیوەی هەموو حاڵەتەکانیش تەنها لە 3 وڵات بووە. بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی گوتیشی لە کاتێکا کە هەندێک باس لە چەمکی پارێزبەندی بە کۆمەڵ دەکەن لە ڕێگای پێشنەگرتن بە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەوە، بەڵام ئەو لەگەڵ ئەو بۆچوونەدا نییە. پارێزبەندی بە کۆمەڵ چەمکێکە بۆ ڤاکسینکردن بەکاردێت کە تیایدا دەکرێت دانیشتوان لە ڤایرۆسێکی دیاریکراوە بپارێزرێت کاتێک دەگاتە خاڵی ڤاکسینکردن. بۆ نمونە پارێزبەندی بە کۆمەڵ دژ بە سوورێژە پێویستی بەوەی نزیکەی لە 100 پێنجی دانیشتوان ڤاکسین بکرێن، یان بۆ ئەفلیجی مناڵان خاڵی پێویست نزیکەی لە 80 دەبێت. بە وتەیەکی تر پارێزبەندی بە کۆمەڵ لە ڕێگەی پاراستنی خەڵک لە ڤایرۆسەکەەوە بەدەست دێت، نەوەک وا بکەین خەڵک تووشی ڤایرۆسەکە بن. هاوکات لە ئەمریکا ئەو وڵاتەی زۆرترین کەیسی ڤایرۆسی کۆرۆنای هەیە بانگەشەکانی هەڵبژاردن چەند هەفتەیەکە تێیدا بە گەرمی بەڕێوە دەچێت. سەرۆک ترامپ دەستی کردووەتەوە بە هەڵمەتەکانی هەڵبژاردننی پاش ئەوەی نزیکەی 2 هەفتە لەمەوبەر تووشی ڤایرۆسەکە بوو. جۆ بایدن ڕکابەرە دموکراتەکەی بەردەوامە لە ڕەخنەگرتن لە ترامپ سەبارەت بە مامەڵەکردنی بەرامبەر بە پەتاکە. خەڵک زیانی زۆریان بینیوە لە سەرکردایەتێ بێسەروبەرەکەی دۆناڵد ترامپ، مردنی 215,000 کەس بەهۆی کۆڤید-19 و لە ئێستاشدا لە بەرزبوونەوەدایە. ترامپ پێداگری دەکات لەوەی کە ڕۆژانی باشتر بەڕێوەیە. لە ئێستادا شەڕ دەکەم بۆ لە ناوبردنی ڤایرۆسەکە و بۆ سەر لە نوێ بنیادنانەوەی ئابوووریەکەمان و ڕزگارکردنی وڵاتیش لە چەپە توندڕەوەکان. لەم هەفتەیەدا کۆمپانیای جۆنسۆن و جۆنسۆن گوتی کە تاقیکردنەوە پزیشکیەکانی ڤاکسینی کۆڤید-19 ڕاگرتووە کە بووە بەهۆی نەخۆشیەکی نادیار بۆ بەشداربوویەک. هاوکات هیواکان بۆ پەسەندکردنی پاکێجی نوێ یارمەتیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا کەم بووەتەوە دوای ئەوەی نانسی پەلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا پیشنیاری 1.8 تریلیۆن دلاری کۆشکی سپی ڕەت کردەوە. بە وتەی شرۆفەکاران دواخستنەکان بووەتە هۆی نیگەرانی لە بازاڕەکانی درا و داراییدا. لەو بڕوایەدا وەبەرهەمهێنەران بێهیوان لەوەی واشنگتن بتوانێت پێش هەڵبژاردن یارمەتیەکان کە پێویستە پێشکەشی بکات بە تایبەتی بۆ بازرگانیە بچووکەکان. لە ئەوروپا فەرانسە لەم دوایانەدا ژمارێکی زۆری کەیسی کۆڤیدی بەخۆیەوە بینیوە کە ئەمەش بوو بەهۆی ئەوەی ئێمانوئێل ماکرۆن سەرۆکۆمار قەدەغەی هاتوچۆ لە شەودا بۆ پاریس و چەند شارێکی دیکە بسەپێنێ. لە بریتانیاش سەرۆکی شارەوانی لەندەن هۆشداری دەدا لە توندکردنی سنوودارکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە کاتێکا حاڵەتەکان لە بەرزبوونەوەدایە. من دەترسم هەواڵی خراپ ئەوەیە کە هەموو پێوەرەکان کە هەمانە وەک ژمارەی حاڵەتە نوێەکان، ڕێژەی ئەوانەی پۆزەتیڤن، وەرگرتنی نەخۆشەکان لە نەخۆشخانەکان، وەرگرتنیان لە ICU، حاڵەتەکانی خەڵکی بەتەمەن، هەموو ئەم ئاماژانە پێمان دەڵێن کە شتەکان بە ئاڕاستەیەکی هەڵەدا دەڕۆن. سنووردارکردنەکان بریتین لە قەدەغەکردنی کۆبوونەوە کۆمەڵایەتیەکانی زیاتر لە 6 کەسی و هەروەها قەدەغەکردنی هاتوچۆ لە دوای کاتژمێر 10 شەوەوە بۆ مەیخانە و یانە و چێشخانەکان.